دەزانی چۆنا بەڵێ بڵێ ماشەڵڵا ئەگە دێمە نێو هێرانان ماشەڵڵا ئاخر پەلەوچکی دەیە حینی دەلەی دڕ پەلەوچکی دەیە وەرە کاکە وەرە جا بڵێکی حاجی خدر بەڵێ گیان خدر ئاغا بەڵێ گیان خدر چاو مەست هەڵۆقەی کردوشتە ئای دەبەرت دەمرم دەزانی چۆنا ئەمە ئەوڕۆ هاتوینە گوندی نازەنینێ ئاوایە جا گوندی نازەنینێ بە نێوبانگی شا باسییان کردووە یحنی نەک هەر لە غەریتەدا لە مێژە بڵاو بۆتەوە سوبحان الله لە بۆ چ بڵاو بۆ تۆ بزانم دەزانی هەدێ لە بۆ هەناری زۆر بەناو بانگە خانندا جا شتەکەی بۆ داڕێ ئەتشتێکی دیکەت لەبێ چووە خەڵکەکەشی خەڵکێکی دەرەجە ماشەڵڵا جا خدر باشتەکت پێ بڵێ لە هەنارانگەڕە دوا دێنەوە سەر هەنا دەزانی چۆنا قەناعەتم پێ بکە ئەوەی لە هیران و نازەنینان ڕووی داوە پێما لە کەم شوێن ڕووی داوە زمانی حکومەت ئەنفانیشیان هەبوو ئەنفال بەداخەوە خانندا ئەگە باسی شەهید و ئەنفالی دەکەی ئەمن کە زەی جەرگم ڕێک دەکولێتەوە جا بەخوای دنا با پێت بڵێم لە هەموو تەواوی کوردستان ئەو شتە ڕووی داوە پێت خۆش بیان پێت ناخۆش بەخوای ئەو حکومەتە ڕحمی بە کەس نەدەکرد واه تێگەشتی لە من حکومەتی بەحسی هەر کورد با لە ناوی حکومەتی بەحسی وای دەکرد ما با ئێستا ئەلحانەکەی نێما بە ئەمە چ حەد و جدن هەبوو لێرەکانە بازادی بسڕێنەوە ئەلحانی شەگە باسی شەهید و ئەنفالانت کرد بڕواتەبی ئەمن برینی دڵ و برینی جەرگم هەر کولاوە شۆڕ بە چۆڕی خوێن دێتە جا باشتێکی کەشت پێ بڵێم خدر ئەمە ئەوڕۆ هاتوونێ نێو خزمان هاتوین خزمی دەخۆش ناوە خوای گەورە لێکیان نەکایشله هەروە دەبێت خۆشەویستان ئەزیزان زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە هاتوومە گوندی نازەنین دیارە گوندی نازەنین هەموو پاییزان هەرەوەزی هەنارانیان هەیە هەناران دەوەشێنن لە بۆ سرکەی لە بۆ سرکە هەمووش یاریدەدەری یەکدی دەکەن ونە بۆ یارمەتی یەکدی دەدەنەی چۆن خۆشەویستان ئەزیزان هەموو ساڵێ لەو کاتەیدا سرکەی دروست دەکەن جا ئیباشەیە خدر دەزێت دەڵێ چی بەڵێ ئێستا نیوەی خەڵکی نازانێ سرکەی هەناری شیرن خۆشە وە دەزان هەر لە هەناری ترش دروست دەبێت کاکە لە هەناری شیرنیش دروست دەبێت سرکەی شیرن هەیە سرکەی ترشیش هەیە هەرتوو جۆرە سرکە هەیە بەڵام ئەما کاکە خەڵکی ئێستاکەینێ وا دەزانن ئیلا لە هەنارە ترشەی سرکە دروست دەکری نازان نەگە لە هەنارە شیرن سرکە دروست دەکری جا شتێکی دیکەش ئەمە دەبێت بچینەکەم ماڵی محەممەدی ئەرێ کاکە نێوی چ بۆ محەممەدی خۆت محەممەدی خۆت محەممەد دەرەجە یەکە قەناعەتم پێ بکە هەر چاوی بەمەکەوت هەر ئیوا ڕاستن ڕۆ بۆیە هەرێژی دەستوی کردوین جا گریانیشی دێرە داما بوو بە سەری تو دەگریا ئەوە لەو کاتیدا بەسگی بە خۆ سوتا خەدێت وە بیرت دێ ئەگا ژنی گواستەوە سەرچۆپیت لە بۆ گر بوو سەرچۆپیەکەم دەگرت چەنگە چوکلیاتێکی هەڵاویت پورفاتمێ لە سەربانی ڕا بڕواتە بی یەکیش وەبەرێکی نەدەکەوت ئەوەندە خەڵکی لێ بۆ ئادار و بەراداری نەدەکەوت خدر چاوت لێ بڕواتە بی سبحان الله لەو کاتیداگە چوکلیاتی هەڵاویتە من یەک دانە چوکلیاتەمە تەپڵی سەری کەوت الله ڕازەکەی 16 تەقەڵیش بوو 16 تەقەڵ دکتۆری گوتی بە چوکلیاتی هەر ئیلا بە چوکلیاتی باشێت بووی دەناسکی جا نازانم وەڵڵاهی پێستەم حینان دەڵێی کرینسیە خانم خۆشەویستان ئەزیزان ئەوڕۆ لە گوندە جوانەکەی نازەنینین دەمەوێ بزانین سرکە چۆن دروست دەبێ یان چۆن هەرەوەزی یەکتری دەکەن یان چۆنیان هەڵدەوەرێنن جا خۆشەویستان لەگەڵن بن لە گوندە جوانەکەی نازەنینێ خدر دەڵم باشەبایی با بڕۆ بچینە نێو گوندی ئەیزا باشە باش بە چاوان دەگەڵت دێم بەڵانە من تینومە خانن دەبێت کان یەک شتێکی لێنە بێاوەوە خۆم باشێ سات و چت خوارد ببێی کە ڕەبان پرداخردە نازانم سەر و پێچە کوای دێکردم ئەی هاوارت لە من جا باشە گوندی نازەنین ببێکانی دەبێ ماڵت خەرانە بێرێ وەڵا حتمەن لێ ئەجادێ هەر دەبێ لێی بێ خۆ دێ با بڕۆین خوای گەورە شتێکی دەنێری باشە ئەمە چاوت لێ ئاخر وەڵڵی لە بۆیە دەڵێت خدریمە لە کاتی ڕاوێداوانێکە نایڵێ مەچۆ ناو بەرنامەی مەچۆ ناو بەرنامە باشە وەرن خانندە باشە ئێستا ئەمن شوێر بووم لە تیدمان چ بکە دەرکت خەرانە بێرێ وەڵا دەیشاڵا دەخیگەی لە تیدمان خدێت حەتی حوشترێتەیە حوشتر دەڵێن بە ساڵی ستونێنە بە دوو کیسی هەنا کۆرە بڕواتە بی ئەمن ئەو قەناعەتەمنی ئاوێنە خۆمەوە خانندا وەرە سەریشم نەما بە پەلە پچکان ماڵت خەرانە بێ ئاخوا نازەنین ببێکانی دەبێ وەڵڵی دەڵێن کانێکی لێیە هەر شووتێ تێبە ڕاست دەڵێ قەڵش
اوف لك او اوي شاوت لك شاو عيني دري اوي زمزميه ما شاء الله برو بريدي بر غادا دا امنتينو ما اتنا خو اوي ورا والله ابو بس مو من يجي ويا دا ساك عيني تبعت ما مسلم والله الشربي او لو كان يخوادوا بري كم لبرد وحدتي بياوان شويري دكم وهالمحفي دكم ايوه شوير دكم خذ بلي ابغى تسكت او بردم تياعي بردتك فيها شويري دكم ما في دكم ولا ويتاودي وي رقم شوير قملتين حاكي حمر الدمن يا ري والله تاكا باش ساتي نبستوا او بدت نبستوا قندي شي ولا دنيانين ولا باش نبستوا بس عندرين مو بحفار عندرين مو بس عندرين خذ قد ولا تناوش توا نعم خذ والله بالله وتالله نعم دريان نيني والراس ادي ربرم بدك والله دريان دين مو خمت نبينا ديت وبندت نبي سو دله هاس كانك اعود لي خوا دو بداني تيماوي والله ام تبعات مي هو عقتينو بم بيصبر دم باش اخذ خو باش اعود لي خوا دوا بابا اوم لي خوا دوا بس اوم لي رنا خوا دوا اوم علي رخوا دوا دي باش دير روا وكينيوا قيدناكا سكاني كيني خدر ام تبعات مي هو خدر ما مسوت وابوا نبابت وابوا نا والله باش خدر والله خدر قتمي هذا تورانا والله ويا والله اوجع امني شخان ده تو بيشي دكم إيه لسردستي همو مسلمانا دي كان ياك اوي يبقى مو بردي تينا دريان بين ودر خيرات دريان دين مو ورا قدنا كدوا دريديني نوا خوش ويسان عزيزان لي مغرن او بندكاي نبي سوا جابوي دلين هاس كانك اوت لي خوا دوا برداني تيماوي خوش ويسان او معناي هي خدر بلا توبه دور رقمك مستوري مصايا سيري سرد الصاد مستوري عشي بلايتو يا نقر مريزو صاد مستوري عشي بلايتو يا نقر مريزو صاد مستوري بلي ما بكيفي باش هند دورا يدور كاكا من لاقمش كان هر ناقه باش تبوز بمنه قلت ما دام هر وزيانا نازانا ما من كاكا امنيش لا بردا ما قادريان كده خبر عسى في ورا كاكا لهاوارن ورن هر وزنه خدر ظلمنا او بدل نقاره ديوا اي يا دي بخيره وبيرتاح او بت نقاره برواته بنوع ياسنينيه سبحان الله باشا ظلم سركي مالي مام كيفي بني وبانكا جابوا ملا بانك داني ما تشوفين ما اسا عيبني مسا وقتي جميع وركاكا الحانه كيني وقتي جميع انا قادر كدي ولا لا قال الله لا ني ساعاتي ما بقولون ويشيكا قادريان كدي بالله داي راوسي بخوي راوسي كره بابا ملاق ماش كان كاكا راوس اندس كان مكان سلام عليكم سلام مصطفى باشا قربان لك اسمه داي قلاش كريا من قلاش كريا بخوي جاسي جاكي بخوي كمان ابو خدار شلون نشاك بينك بين ورا نكبي خان شاوتي لما يجد السبيك باشا كاكا وسولو ما قدرنا كده برو باوش تشات اللي دربين برو غادا وبين خدر غادا لا قليل وعشو شونا وري قوم شوني تاشي بيمزرتي والله بالله وتالله او اصلي خدري بشكي درنجي بمن قلت انا والله اجا ملادي قلت الله اكبر بلي العاصر دبوي وركاكا درنج انا ما اقدر كدرنج وعشو شونا ادي وخالش فيها والله وقتي قلت بي شو تم باشا ويساتو وياورد خوش ذكر هذه هم بدو اللي قرايته راس غار الداي اي باشا نم قجاري بامك او كاسل تيدي شوكي يبا بيدي هلا ويخونا وكا ولا ما جا وصلونا وا ايه تندبي
باشە شەی بینیوە کەشم نەبێت شوتەوە دیدار کاک دیدار بەرێ بەرێ واشە چۆنە چاشی والله لە خۆی بەزیاد کاک دیدارە ماڵی لە شارە سبحان الله جەوهەری جەوهەردارە لەگەڵت ناکرێ ئەوە لە مێژەوە سەرمناوە خۆ لە دەوری سعادنەوە باشە کاک دیدار دەڵێن ئەوە هەتا بکوڵی کەم دەکاشتی وایە ئارێ وڵا کەم دەکات وا بەڕاستە کاکە ئەو ساڵ کیلۆی بە چەندیە بە 10,000 هەموو بۆ من های بە قوربان سەلامەت بیاڕبی جا کوڕەمە قازان جیوەم لێ بە زاتێ خوای ئەدێوە مام عاجی لەکوێیە چۆتە مزگەوتێ بەخوای لەوانەیە ڕۆمان دوو بێ کاک دیدار باشە کاک دیدار هەنارێنە و ئاگری بکەوە بڕۆدای وەشێن و بیکێرە و بیش و ئەوە زۆری دەوێتن بەس ئەوە زیاتر پورە ئەلفیە دەزانیت ئارێ وەڵڵا بەخوای لەوانەیە دەسایشی خۆش بپوری عیشی ئەوە هەتا بقڵە چاترە يعني تا بقڵە چاتر چەند کیلۆ دەبێنیتەوە لێرە 10 کیلۆ باشەوە دەبێت چەند سەعاتانە سەراوری وەرە ئەو لایە احتمالی هەیە تا پاشی عەسری سەراوی ئیوە ئارێ وەڵڵا شەخانە یەک باشەوە زیاتر هەناری ترش بەکاردێنیان شیرنی هەر کاتێک کەڵاو دەکەن چاوەت لێ خدت دێ من نەمدەگوت دەبێت ترش و شیرن بێ خانندا من یەک پرسیارم هەبوو گیان خانندا ئەوەی کە چای بەو کوردستانەی هەڵنا بینی ئە دێرەی باوێ دەبێت چی دێبێ سبحان والله لە بەرەکەڵ دەوەشێ والله ڕاست دەبێتە تەماتێکی ئەرێ والله ئەدەوە کەنگی و هەراندوونە و ئەو هەنارە ئەوڕۆ زۆر بوون هەرەوەش زۆر بوو باشە کاکی داستانی ناگۆرە بەدەستگای نەوەڵە هەروەش سەرعەترە بەسەوە بۆی ماندی دەبێەوە سەریعەترە بەس کاکی داشتێکی کە داهانگوت هەنار ئەگە مەسەلەن هیوادە دەستگای باوێ تاڵ دەرگرتی ئەما کە دەڵێ سەرەکەی هەنگوڵەکەی لێوەکەی تاڵاتی دەوە بۆ ئەوە سرکەی تاڵ دەردەچێت نا بۆ خواردێ والله هێزە لە خواردنێ کابرا هەندەی ناباتە دەستگای بەزە بۆ سرکەی خەڵک دەیباتە دەستگای پێشتر زۆر هەموو داوەشێنە و زبارەی لۆکە ئەو شتانە بەس ئێستا ئەوەنی هەموو دەستە دەستگای لە بۆ سرکەی هەموو دەین ئێرانەوە جا بەسەری لە مێژە دەستگا خەتە دارانەوە بەردە دارانەوە بەردەین سێ ساراتی خۆدارانەوە بنیوەی والله ئەدا بە سندوقە بە سندوقی بەسەری بۆ دەست بەخوای حەسەب ئەم زیاتر نایبم مامم دەیبام ئەو دەزانیت لێرە نیە لە کیلۆی بە 100 دیناریە کیلۆی بە 100 دیناریە بەێ بەێ باشە توێرکەکەش بە خەڵک ناندوە بەخوای لەمە بەکەرکەمە نایە دەگەوان بۆ خۆیان دەژێرنەوە بەکاردێنم فڕی بدەن ئەوەی نازانم ئەدێ خدر بۆ دەتگوت لە بۆ شەکری چاکان توێرکە هەموو دەرخواردی مندا وڵی پێ خواردی ئەوە شەکری چاکە والله لە بۆ شەکرێ یەکەمە ئەدێ وەرێ دەڵە بە خەڵک ناکە ئاخر ئەو نایخوا ئەمن دەیخۆمیشی کە دەیخواتە خدر داگو شەکرت 500 والله ئەمە خانندا ئەمن دکتۆر ئەمن دکتۆر نیمە خانندا پێم وا بێ مانگانە دەبێتە 500 شەکرەی من خانندا مانگانە دەبێتە 500 خانندا شەکرەی من ئەدێ مانگانە دەبێتە 500 خدر بەڵێ والله دارە زۆر بەرداوام بابم ئایجانت خۆشی کار من نەمگوت توی یواب کە بۆ خاڵی ناکە دوو دارمە بەردایە کاکە دە باشە باش جا کاکە من بەجێ دێڵێ ئەوە ماڵێ فەقی ڕسوش داگوت مەسەرەوە دەبینی وەڕۆلەک نەمە بین دەچینە ماڵێ مام کەیفی ماڵێ مام کەیفی یاریوانیە ماشەڵڵا میوانیشان نوتر عینی دەڵی سێ ڕۆژانێ میوانیان ئەوەندە زۆر دەزانی شێتی میوانیان زۆرن ئی شێوەیە ماڵێکە خۆشەویستە بۆیە میوانی زۆر مارە گەورەیە والله جا هەمیشەی پێم خۆشە ئیوە هەراوەدان بێ بەڕاستی پێوە میسان ها وراحات بركة بركة هلا لو في وتوي عادي اتوساوا اروداني شدامي شك عندك لا بخير انا خدمت عندك خدم بطاقه بو فقير باسدان شي دابا تاخذ دابا برونو مش شك عندك دابا ما يشانك دابا عادي عادي مو خان دابا بس تساوي من سرحت تساوي من خذ دالي بخو وري قرم خان ده لصفو اندستم داخ دكات والله هر دستي تبو خود نازاري خان ده بيستي من دلي حين كرينسا والله رازي خذ ما كيف بنسبوت لي بدانا وخذ ها هو تو لبدانا وخوم لبدانا نا خذ
قەنەعەتی پێ بکە بە ڕەنگی بێ باشترین سرکەیە باشترین سرکەی دەرەجەیەک قدر جا شتێکی دیکە دەڵێم ئێستا بەعیان دەدەین لە بۆ خانێ دەکڕی شۆنە جاخر دەگەڵیان ڕێککەوتوی بە چەندیان لێ دەکەیت عاقتی بەدوازێ ئەتوو بەدەی هذا والله دەگونجاون والله دەگونجاون ما شاء الله سبحان الله عینی دەڵێ شەربەتی مێوژەیە والله لە شەربەتی مێوژێ زۆر خۆشترا جاءتون نەدیوە دەگەڵ دۆکڵی بەزڕە پنگەیدانی لەسەر سفرەی هەر خۆشە بیخۆی خۆشەویستان ئەزیزانەوە سرکەیە دەڵێن هەتا بکوڵی چاترا یعنی تامی خۆشتر دەبێت جاوە بەجیانێک هەر دارانیانە وەردەدەن و ئاورەکەی دی خۆش دەبێت با بڕۆی خدر بەخوا دەسووتین با بڕۆی کاکە مسووتام عراقم ماڵی دیکە بەسەر دەکەینەوە خانندا جۆ بە جۆ ماڕق بەنێو شاوانە داواتە خوارد عيني جليت مرتي ورا داي پێمە پێوەتەوە دەڵێن لە بۆ ڤیتامین سینی دەرەجەیەکە لە بۆ سەرێشانی ئایەرێ وەڵڵا جاوە باشتەکەت پێ بلێم جا لە بۆ چاوان لە بۆ مێشکی دەڵێن زۆر بەرەکەتە خانندا خزر بەڵێ گیان ئەگە گات خوات بەڵێ لەوی هەناری بخۆن چیدا نامێنی ما شاء الله سبحان الله دێمە مام کەیفی لەوێ بێ مام لەشکر بۆ مام لەشکر بوو مام لەشکر جا مام لەشکری وەک من ناناسی سینگی دەڵی دفتەرە ئەرێ وەڵا جا سەبارەت بە نازەنینێ زۆشتی دەزانی ئەرێ وەڵا سەبارەت بە خەڵکەکەی سەبارەت بە مێژوەکەی سەبارەت بە هەنار و مەسەلەن میوەجاتەکەی ئەرێ وەڵڵاهی ڕاست دەکەی هۆی مام لەشکر سلام عليكم سلام عليكم الله خلص اللهم سلام عليكم شلونك ساكن بيبزرك بخيرين 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 سرعتك شاوي من هواكي قنديل خدرت ساوماس أري والله قولهم الحمد لله خالق يام باشي قولهم ساوك ماسكم يا ربي بخيرين يا ربي بخيرين ساكن قولهم ساوا كانوا ماسكم بدنا مولاني حامة بس يا ربي مولاني مولان دني يقولون باقي صارنا شلونك ساكن؟ ليش داني شن بروحهم؟ دا داي والله عزاء وامن وخرج مشتري ما جاخر اخوان ميماني تشوين دبي خوزاري بقربان كاكا فرم ما ملشكر ورا بجا والله هلا سخو لك داني شي هو حدا مليونيا بيناسب صوره بابي من تخوات شلون بيمزرته توابه كيف او خصمه شلون ما ملشكر داني شي بقربان يا اخوة بخير بين يا اخوة بخير وعزو شلونه سلامة الاخوة بزاف اخوة تعظم زاني با الحمد لله تعظم زاني وكريجات والله يضلنا السر وريف هاو ديراوه أري والله أو خوات ولا لو أنا كساري راقت لوري لا سناحي كابراي في قلت أقبركوا كشي بدي فيشه زاني وريك استاو هاي نبي فيشه لوري يواجه أيوة تبي يواجه خوي هستا راس قاضي فوتبول خوي بدار ودي دا بدو خوشي دارك الشاوة دا سانبوا معه دا خواناني كيدا برقا أم فيك دواء مقدري يا اخوة بزاف أو خصمة شونه نقول شونه باش بخير بين ما بلشكرة تو شوني بخوي يا اخوة بخير بين أمن زور تاكم قرن باش باشا ما بلشكري وانا بي أتو سرداني خزمان دكي بابا سرداني كل خوش بابا وانا بكاكا آخر والله خزماتي وانا بي خزماتي وانا كلهم جو بريزن بخوي دبرت ايوا عزو شونه يا ربي بخير كاكا قشور عفو كقناعتم فيك تعظم زانيبه
ئەگەر کوشگەی ئاوای دیات والله وای والله جا من ئەگەر چوومە ماڵێ بله تم خوا دەبێ ئەو قەڵە باڵغە چ بێ خەدە والله ولا سليماني راه لا ولي لا راني ساقرني سر لبر وضع سلال ما عندك بخير بين قبره ما عندك يا ربي بخير خەدە چاوت لێیە پیا چاکی ئێستاش ماوە فەرمەوە تا چاکە دەڵێ لە سلێمانیە ڕا لە هەولێر ڕا سەردانن دەکەن يعني والله ئاخر بزانە خەڵکی خۆشی دەبێت پیاوەکە دڵی ساف بوو ونەبوو هەموو کەس جا دەڵێن ئەگە خەڵکت لێ رازی بێ خوا 100 جار لێ رازیە ئەرێ والله والله ئێوە عزوو چۆنە والله باش والله روزانه لك او مشتل ونمام وانا خليكم خەرێکە نەمام مەسەلە دەچێن ئەوە دەکەم لە بۆ فرۆشتنێ و ئەوە لە بۆ فرۆشتنی دانا هەموو نەمامی ئەوە بەناوی نەمامگەی نازەنینە بەڵام ئێستا بیرۆکەی ئەومان داڕێژ بەسمایە چەند پارچە لەو حەق بنووسی لە مەفرەقی ئەسحابان زایدن ئەو جادەی هیران هیزۆب زایدە نێرە سامجی نەمامگەی نازەنین نەبرێن دووسێ سارە گەرازی ئەمریکی بەرامدەینی ترەی نایب توی ئەمریکی هەنجیر نایب ئەو گەرازە ئەمریکی خەڵک لە جیان دەیفرۆشی ئەمریکی نیە ئێرانیە ڕاستە ئەوە گەرازی ئەمریکی گڵاس بەێ ڕاستە وەڵی ئەمنەگە هاتم یعنی چاوم بۆ نەمامانەکەوت بە شتێکی سەیرم هاتە پێ چاوان تم تاسم نەمامی وا جوانم نەدوین ماشەڵڵا پێ دەچێت جیاواز بن لەگەڵ نەمامی فرۆشتنەوەی لە بازاڕی دەفرۆشین هەر لە ناو باخچەکەی خۆم گچیتم و پەروەردەم کردێ لێ خۆم پەروەردەم کرد لا بەلا نەم هینەیە ڕاستە هیچی هەمووی باختی خۆمە وەڵی پێم زار لەبەر هەندێک کابرا گوتنی لە خۆشم لە پاییزی و چاندم پەروەردەم کردێ جوان بووە الحەمدولله ئەرێ والله خۆشەویستان ئەزیزان دیارە زانیوی خاڵیشم لێبیر دەستەوە مام کەیفی خۆشەویستان ئەزیزان مام کەیفی دیارە نەمامگا شتڵگەیەکی جوانی هەیە دیارە نەمامەکانیشن دانستنە یعنی لە کوردستاندا دەگمەنن ونە بۆ دەگمەنن جاگەت دەهوێ سەردانی بکەن وەرنە نازەنینێ بڵێ ماڵێ مام کەیفی قەناعەتم پێگە شتڵی وا هەیە جا بۆن منێستا دەڵێ ئەوە گێلاسی ئەمریکیە گەلاس و گێلاس فەرقی هەیە فەرقی هەیە گەلاسە ئەوە حینی ترشەکە ئەوی بە 5 کیلۆکن کاکە بە 20 دانە کیلۆکە پێ خۆشە جا باشە ئێستا ئەتوو ئەو ساڵ فرۆشتنت هەبووە فرۆشتنت هەبووە ینی ناوبانگت بۆ دەرکردووە بەرە خەرک زۆر دێ دەبا زۆرم لێ فرۆشتە ئێستا ڕۆژانە خەرک زۆر دێ وایە ڕاستە هەشە نەیزانیە بەگە ناوە جا منەوە ئەجاد لە من گەڕێ هەر ئەمن خەمت نێ بزانە چت بۆ دەکەم چەند جۆرە میوەتەیە هەنارە خەدر دەسێبانی مێدا بێنەوێم دەدەی لە بۆی حیساب بسم الله الرحمن هەنارە ئەوە هەنار هەنجیرە ئەوە هەنجیر مێوە ئەوە مێو تووە گەڵاسە چیزی کەسمان هەیە دووسێنەوە هەنجیرمان هەیە گیان نەجاوەسییان ڕقڵ دەدە چیان پێ دەڵێن هەنجیرەکە هەنجیرە زەردە و هەنجیرە شینە و هەنجیرە ڕەشە و تەواوە هەنجیری مەرگەی وەی گیا ئەو نەوعانە هەموو نەوعەکان باشە من دەمێ شتێکت پێ بڵم بۆن منێستا ئەو نەمامانە ئێرە بۆ خۆت دەزانی تۆزێک هەواکەی پێنکە لە چاوشاری وا دروست دەبێ مەسەلەن کە ببێتە لە شاریش هەواکەی ئاڵ و گۆری بکە نەمامی منیان بجێ لە هەولێر لە هەولێر لە مەزرعی چاندی ئەیدا وەڵا باوکۆمەگە لە هەولێرێ بوو بێتێ لایلت بتوێنەوەمەکە خۆی وایە بەری سەرما و گەرمای ڕاستە جا من دەمێ شتێکت پێ بڵێم دوا دێمەکە تۆ مام لەشکێت باشە من جاران هەناری بە تایبەتی هیلال و نازەنینیان بەنێو بانگ بوو بەڵام ئێستا حەز دەکەم یعنی 10 ساڵ 15 ساڵ دەبێ هەناریکە هاتووە بەنێو بانکترا ئایا واتان کردو ئەو هەنارانی مەسەلەنی هەڵە بجە ئەوانش بێن ئێرە ئێستا من هەردوو نوعم هەیە بڵێ هەر نەمامەکە ئی هەڵە بزەش و ئی خۆشمان هەردووکم هەیە دەبێتە لێرە بووی کۆرەژە هەروەتە ئێستا بەری پێوێ بەرەکەی وەڵڵا تەواوە خۆشەویستان ئەزیزانەوە کاک محەممەدی هەنارێکی پێشاندام تێوە هەناری هەڵەبجێ ئەمما لێرە چاتر دەبێتەوەی هەڵەبجێ بەڕاستی تامی خۆش بوو نە بۆ خدر چۆن بۆ تامی واللهی تامێکی هەبوو بڕواتەبی ئەتۆ هەر نەتێش بە تەواوی تامیشی کەم بڕواتەبی ئێستاش یعنی نییە دەسمەوە ماڵش بۆ سپێنی و کاتانەش تامم دەزاری بەڕاستە جا خزمینە باشتەک و پێ بلێم هەناری دەنازەنینێ دا و دەرمانی نادرێتێ یعنی بە تامی خۆی شروشتێ دەبێتێ بنە بۆ وەڵی زمانی حکومەتی مبیراتەوەگە زمانی حکومت بام هەناری دەکرین دەمخوادن حینێ و تامەی دەدا جا ئێستا بوون منە ئەمن لە برادەرەکەم پرسیار کەوتی هەنار ئەوڕۆ
ئەو ساڵ بڵێ دەردی گەیوەتێ ئەو سار لەبەر سەرمایەک بە بەهارێ هات ئەهە ئەو سەرمایە تەسیرێکی دوو شۆکەش زۆر بوو شۆکەش زۆر بوو ئەو دووشتە تەسیرێکی هەنار باش نەبوو نەخوا هەناریکردنەوە گەلک باش ڕاستە ئەرێوە ئێستا توی دەحەجایی پەیدا بووە تو مەسەلەن بوون دەڵێن توی ئەمریکی فەرقی هەیە دەگەڵ تویمە بەێ وڵە تامەکە یان بەخوای فەرقی هەردوو لای فەرقی هەیە هەم تامەکەشی هەم نەوعیت و ڕەنگەکەش ڕاستەوە ئەرێوە ڕاستە پێم خۆشە مام لەشکردە تو وەرە ئێرە ماڵت خەرانە بێرێ وەڵڵا وەرە يا الله اللهم صل على سيدنا محمد حفظك سلامت بيا ربي جامد من بشاركي لتوبكم بله باشا نازنين هەر بە هەناری بەنێو بانگەیان میوەجاتی کەشی هەیە مەسەلەن نازەنینی پێ ناسینی نەخێر نازەنین سەرەتا باس لەوە دەکەم چۆنیەتی ئاوادانکردنەوەی بەڵێ یا دروستکردنی نیشتە لێی بەڵێ نازەنین هەر بە هەنار بەناوبانگەوە بە سەرچاوە ئاویە سروشتیەکانیەوە بەناوبانگ بووە وەک ئەمە دەرێن شەق لە خاکدە و ئاو دەردەچی ئێستانا ئەو کاتی لێت باز دەکەم پێشوو بەڵێ بەڵێ نیشتی لێکرایە ماش بەڵێ برنج گەنم جۆ بەڵێ هەرچی دانەوێرەیە وە شینایی زۆر لێکرات و ئاو زۆر بووە ڕاستە ئێستا ئاو نییە ئەگەر کارەبا نەبی هێستا قەلک ناتوانین نازن ئەو بخوا ڕاستە یەک کارێز نەبی بڵێ ئەوڕۆ چوو بوون لای بیمارە کارەکە ئەوە ئاوی تێدامایە فقط ئەو نییە هەنار کاتی خۆی جەلی هەناری نەبوو لەبەرچی لەویلێن پرچیلۆ لۆ فەرموو ئەو کات ئەمە پێی دەرێن سینگەک بە فردەکەس دەستانان وا ئەو سڕە ساردەی کە لە ڕووباریەوە دێ ئەگەر بە فرهەبی هەنار بە پێوە نایانی ڕاستە بەڵام لە ئەنجامی ئەو وشکە ساڵیایی لە بیکوێنیش دەم بەهرێژ هەنار چاندرا ڕاستەوە ئەگەرنا بەس هەنار لە هیران و نازنین بەناوبانگ بوو ڕاستەوە وە بە تایبەت نازنین ڕاستە وا وە لە ترێش زیاتر پشتی بەڕەزی بەیار نەبەستیە ڕاستە پشتی بە ترێ تافی و چەند جۆرە ترێشی دی بەستیان چووکە نازەنین میوان دۆست بووە زیاتر ئەو جۆرە ترێی لۆ خزمەتی میوان و میوان دۆستی بەکارهینە ڕاستە نەک بۆ فرۆشتن ترێ لێرە نەفرۆشاوە بەرێ قەدیم بە قەڵتارە دایان دەگرت باوراغی دەیان بردەکۆی وەڵڵاوە بیرم دێ بەڵام ئەو سەردەمام چووکە ئەوە سیستەم مەوجەکە دەگۆڕی ئێستا پێدرم ئەو سەردەمی ئەمن لۆت باز دەکەم کە خەڵک بژێوی لەسەر دوو بزن و یەک چێر و هەنار و هەنجیرەکەی خۆی بوو پاشایانی دەژێت ئەوە قەنەعاتە بووی عمەلی نەخێر سیستەمی دەسەڵات مەوجەکەی گۆڕی لەو گوندەی تەنها یەک موچەخۆر هەبوو مامەعات عەوێزم فەڕاش بوو کە کەیفی باش دەڵێن ئێستا دەسەڵات 99.9 موچەخۆری دروست کردیەوە ئەوە کشت و کاڵ دوا دەخا ڕاستە کابراەک ملیۆنە و 300 وەگری ناچی دەرکوداری هەناری خاوەن کاتەوە کەواتە دەسەڵات وای کردیە کشت و کاڵ دوا بکۆوی کە کشت و کاڵ بەڕێی من بەهێزترین پێگەی حکومڕانی میلەتەکە ئەگە بیۆ سەر بەخۆ وەڵڵا تەبعان وا وەڵڵا باوکم وا ئەوە قەدیمەکانن لە سەروی 50 ساڵ وایە خزمەتی دەکەن ئەمن زۆر جار لە مەجلیس و لە کۆڕ و مناقەشە و شتیوا دەرێم وای دەبینم نازەنین بتە بیابان لەبەرەوەی ئەو جیلەی دادێم عەقلی لەگەر چەرخی ئەنتەرنێت و تەکنەلۆژیای پێشکەوت و ئەوەی دەرکوداری خزمەتکە دنیای دەرەوەی دیتەوا فێرە ژیان بوو چه ئیشی دەکرد جاران دابڕابوو لە شارستانێت و فەرەنجی کۆمەڵایەتی ئەمە لە گوندی بوون لۆ نمونە ئێستاش ئەو نوکتە هەیە دەرێ کابرا ئەگە بستە شارین کە بابی نەخوا ینی وشی یان نەچووە مەبەست لە چییە تۆوە بەدونکەوەش بەرێ ئەمە دابڕابوون لە فەرەنجی کۆمەڵایەتی و شارستانی ئیش و کارمان حەیوانداری بوو بە پێی ئیمکانێتی کابرای 20 سەر بزنی هەبووە دوو چێری هەبووە 4 بزن و چێرەشی هەبووە بەڵام مەلیشی دەژیا دەزانی لە بەرچی سەر سواندەکانی گوندیم دەدی ئەو کات خانی وەک ئێستانە بوو مۆدە ڕاستەوەتەوە بەخشت و قوڕ و بەر دروستەکرا بوو سەر ئەو سواندانە بەرمیلیان کەرتک دەکردیان تەنەکەی ڕوونی ڕاعی هەبوو خۆریان تێدەکرد کانە باینجان
شترە تەماتە بیبەر ئەوە لە سوێبانەکەی بەرەبەر دایانچەند دوای دایانگواستەوە لە خوارە شیناییان دەکەن هێستا هەموو نازنن لۆ قاوە دەم وەڵڵا باوکم وە دۆنمەک شینایی نییە وەڵڵا باوکم وە لێرە کە ئاو نەما ژینگەی گوندەکەی بە کاملی جگەلەوە ژینگەی هەموو کورتان پیس بووە ژینگەی نازەنین تەواو تێکچوو لەبەرچی ئەمە وەک مرای و قاس فێرە ئاو بووین هەر کەس کاکەیفی لە قۆناغەکەی خۆی ها بەرمارێ بەڵێ بڵێ وەڵڵا دوو ئینچ دەبوو دوو ئینجونی ها لەو گۆڕی دەهاتە دەرێ عوزەکی لێ کردبوو هەنجیر لەسەر کانیەکەی بوو میوان دەچوو هەر تموحت ئەوە بوو هەر لەکی لەو قۆناغ ئێستا بڕۆ 50 مەتیش بڕۆ خوارێ تەڕەشوعی ئەوە ئیشی خوایە وشکە ساڵیەکە برێن ئەگە برێم هەموو ڕۆژهڵاتی ناوەڕاستی گرتەوە بەڵام لۆ نازانین خصوصن تایبەتەوە چونکە ئێرە سەوزایی زۆرە پێویستی بە ئاوەشی زۆرە کە ئاوی سەر زەویش نەما ینی ساردای یەک دروست بووە تێگەشتی وە باشم کرد موچەش کارلێکە فاکتەرە لۆ تەمبەڵبوونی ئینسان باشە ئەگەر حکومەت موچە نەداتە من 20 بزن و چێرەکی ڕاگرم دە قاز و دەعلیش و 20 مریشک ئای لایف دەژێم بەڵام نابێ حکومەتی وا پشتم تێکا کە موچەم ناداتێ لە بواری کشت و کاڵ کاکەیفی نەمامگەی هەیە ترەکتەری دەدەمێ بە قست مەوادی پەینی چمیایی دەدەمێ بە قست هەموو قستی 5 ساڵی تێگەشتی سلفەی زراعی دەدەمێ 8 ملیۆنەکە بە قەردی 5 ساڵی لەوەی کاکەیفی دەعم کەم شتی زیاتر زیاتر ڕاستەوە خاڵی کەم زانمە و دیارە بۆ شفڕی نهاتوە میوانیم لە بۆ لای وا بەڕاستە بریندارەکەمان هاتووە ئایە وەڵڵاهی پێم خۆشە چاوت لێ سیلەی ڕوعمی هەرماوە خدت کاکی من ئەتوو دیارە ئەوڕۆ میوانی زوو ڕوو دێرە دەکەیان هەر بۆکەن و بریندارە وڵا بۆکەنە و برینداری هاتوو خزمیشن بەرە وڵات دێ پێم خۆش ئاوەڵداواش وا بەڕاستە وەڵڵا یەکدی خۆش دەوێت دیارە وەڵڵاهی پێم خۆشە ئەو چۆن نایناسی ڕانیە دانیش وەڕە دەیناسم بەڵام جارە دەمێ خەڵکیش بیناسی منە بۆ کاکە جەنابەتە لە چواقۆڕنی ئیش و کارەکە چێدی وڵا دوکاندارم دوکانی شتەیە شەی کارەبایی بەخوای پێم خۆش جا شتەکەشی زۆر هەرزانە قەناعەتی پێ بکە لەگەڵ سیعری جوملەیە ئەوە چۆنە ئەوڕۆ هاتووی وڵا لەبەرەو نەخۆشی نەخۆشە یان ڕۆزی خاڵیش وڵا بەخسوسی لەبەروی هاتینەوە وڵی جا پێم خۆشە هیوای ئینشاءالله وە ڕەحمان سیلەی ڕوعمی هەر دەمێنی ئەجا خۆشەویستان ئەزیزانەمە ناوبڕێکی کورت و دێینە وڵاتان بەڵێ جان نازنینیان هەمووی ناونێ هیناویان نێرە ئای کوای ئەوە باشە لە بۆ بانگی ناکەیەکە ماشەڵڵا کاکە لە بۆ بانگنە سەلامون عەلەیکوم کاکە باشن گوڵم سۆنی مامۆستاکیان باشی دەبارەت نەمرم مامۆستا سۆنی چاچی دەبارەت مرم کاکە مە لە کوێ سەبتەکەی نێرە دانیشین دادەی گوڵم ئەمن بابێ مە ئێرە ئێرە دانیشەخانم دەلەوێ دانیشە دەی بەڵێ گیان بە چاوان بە چاوان بە چاوان بە چاوان بە چاوان کاکە شیهان بێنی نەهوان بێنی
دورة كاكا ورا وحسن دورة حسن اي باشە سەبوونای باریاک حەسەن عینان دەڵێ خوا گەدارە دەرسیە بەنجیان لێ داوە ماشەڵڵا خوایە ئێستا کەواونی خراپە بۆ ئێرە گوڵ بەچاوە هەڵیان دەینێرە هەمان هەڵدەینێرە گوڵم خانم دەدانیشە دانیشە بە لە باریان كاكا ولا بينا بابا خطرا يا خطابة شهابة دبابي كاك دي بابا دي ها تيكا بابا دي نام قلت بنزين يا صريك يا كا قام نقولتي ورا والله شي بنزين أو سبو كشاوة أو أنا صدقت تكدو أنا صدقة قادر باش لك شيء ودك بتساوى خانن دا كاكا كاشي داوي قراني وحزة شرايك كدوا لبوي بونالي أدي لبوي صندوق بتعرم بدي ما بوي بلين بتساوى فرمو قولهم وعزاك شرايا وعزاك شرا قد سانا بي قد سانا بي قد سانا بي وعزاك شرايا وعزاك شرا قد سانا بي قد سانا بي قد سانا بي بامين للظالم خانندا بامين للظالم دابا صبري بي بتحمل بي او عزا شرايا او عزا شرا بوسيا ويا بوسيا ويا بوسيا ويا جياني إيما وكرا شبايا وكرا شبايا بوسيا ويا عزاك شرايا وعزاك شرا قد سانا بي قد سانا بي قد سانا بي باميل الظالم دابا صبري بي دابا صبري بي جياني إيما بوسيا ويا بوسيا ويا جياني إيما وكرا شبايا هاوار خدايا وعزاك شرايا قد سانا بي بوتي سانا بي بميل الظالم دابا صبري بي بتحمل بي الله كاك يكتب لي لبو خامن ديدا تمام دار بعيراي هذه النار مخوايا من خوشي أرجلي دوستنا يا أدلنا نقول ذا من تدرداو أو يشكم تايا أدلنا نقول يبيدم يكذبني سرداو أو بجلك يباري خبر على ليري ببلك في نامي فما شماري دريلو مبرينا كرتي معيراني أبصارك قل صارت سر سرمايا دبا بخواسي بماري دنياي دنا دبا وازم لي بيني بخواي وتانا شني دستاني يا لي بردا وارد لي دوستان برادرنا ظالم بخواي قال غريب بارق غريب يدني دراوام لي ربي زارم
نبخواي وستيك لكم ولوان دو سبرادرا ولوان رفقا ولوان ويان دوستان والله لوان جيرانا هوكاتك المردم ندخوا وكيف جواه مرجي بابي نوا وخاكك كردستاني ورعينا هاي الدنيا أرجلي دوستنا ذر مردم لنا وقرياني أوهاتي ما كنت كي ناسلني ولا على بخمي في الدنيا جيجي بدني بارك تساوي الرايات هدنا زاني بخواي ببيتو نشو نروجا سبري بالناي زندشي دخم خداي رب العالمين بتساچي كرشيني دريم خداي رب العالمين باشي بجني فاريك دفا وتانشيني مش نميني يا الدنيا واري راي بس بياني دوسنا يا برادرينا نبخواي قلي قلي دلقوك يا لي دموا هم يواران هم سبيان نو والله يا لبو يا واري زاور شي انا كرما مزي اي واري يا جواني أنا وبخداي ذبام دومين وبرفلشي أنا وبخداي ذبام دومين وبرفلشي أشقيتي زكي لذا مريالا وقرشي ياريكم بشي دشبان بفاطمة بارشي دبرو رشي راوستال سرساوي برشي أوا دنيا خرابو ما تمنك زارشي لبرخو بخداي نبي بغلي ذكم هدكشي ما تشي زان هر زنبو بيز مال بربازو يشي اگر فقير بينك رالو خو قد كالا خرشي درماني هزار دردان بن كم بين ممشي دروارم باسيان داوي زاني مشي جمنتشي سامي رجب ديوانا جاري من سند جوانا وبيابي كذبة ديوانا سامي رشي زور جوانا سامي رشي زور جوانا دويني توشي داوي بوم هاوار على وكولانا دويني توشي يارم بوم هاوار على وكولانا قلت ما سكم داي مايكا آخر زمانا أرحب عين السارم دشي تساوم دكا قرياني إبراهيم السارم دشي تساوم دكا قرياني مردم والنا وشاني ديني توشي يارم بم دسولو شوفيراني هذنق شيلي ذا حال لبرينم دكا شاني هشقي شيزي شيلي ذا مريان شوفيراني موعيد ملي ورداقي ذا شولم بيت جواني دي قولا وما ترسلو من ورز جواني زاخدر بقلاسي بيري لذي وخاني قوملي بقلاسي جبنا وكم قوريوا قوملي بقلاسي سنكا وزيتم كذوا ناسنا وكم قوريوا تخوا قلي ملي مكا توتم لي هاتيوا تخوا قلي مكا كنا وكم قوريوا أرحب راين السارم دش
قشي مردم لو ناسنيني هردن قشي لذا هذا لين دكلانو بريني نخوشي قرانا مكتم لنا نويني بغسي شيخ ملايان مدرم بدر لجيني لونغاسي چي جورا كان بابكن رزق رويني لونغاسي سوكجنا كان لبون بجيرن شيني تلبي لخداي ذكام ربي يكتم بذني بابرينا نمتي ماركا ادستو پنزا بخني ليركو تايبينين زيو دلن با تاقيتني هی بایر مکایا عزیزم یا هندایا دلتان گیا هی بایر مکایا عزیز یا هندا دلتان گیا لو روی عشیت یمنا یاسی جوانی عاشيتي لو روي جينا ياسي وما جواني هري دلتايان جيا بقايا ريوة وقزايرانيش بقايا ريوة وقزايرانيش خوشي مداوي خوشي ويستم هرمينم عشقك زهران هرمينم عشقك زهران ويا مكاياتو ويا مكايار ويا مجير وداكاي شربي كاتو يمنا ياسي جواني هري ظلم لا تايا باي هري ظلم لا تايا لا باي والله جان رحمتي خواتي بدقل قولاني قولي دبرت يعني او جوزة بيدل شيء كشاورزي إيراني بي او تماشاك بقوري بي تيتي او جوزة زوري قوريا هذي باشا بو مثلا قاقزي ماشي قاقزي احنا كاكل كيدا بي قورة بي نام إيوادش كي دنكا كي قوريا يعني بيويسناك قشكيني بي راكيشي جاباشتكت في بلم بله بو مسألة قوراني قلت نكات بعاسيت في بلم أمن وشي شارزات بم حاج قوراني قلت تا دو بعتت نكدو توا ما شاء الله أتو تبعتي عسن زيلكت هي ما شاء الله ما شاء الله والله خوش ويسان عزيزان بردوام دبين لقود جوانكي نازنين أو بشي يقبو بشي دوش إن شاء الله هو الرحمن بدود هذه بدود هذه إن شاء الله بدود هذه جا لين خافلنا بن مثلا نجا بشي يكتابو مالين كوتاي هات لنازنينه دريجي هي بو بشي دوش جا من ليرة كوتاي ببرنامج دينم تا ديداري كديكا بپروردگارو دست بيرم واو دقل أمانتي خواو دكم لين خافلنا بن خدر سابعا هلا السر حيرانك كتير كوب عبروي ورد الانباب حيران لمن حيران مخوای وسیت یک کموا وسیت برایا یانا لوان دوستان و لوایان برایا نگرمن مردم لگرمن منی شنگلی گلی لمن بگرمایا نا والله وسيتي خوم ذك مواد تخوا كي لكستان مني شنقل من بسر مايا او الناس انا مياري تشاجوان وتشاور الشيء لمن هالودا الى دنيايا ورحيرا
من حيران قوس كم بدويني وارس ولقلو كم دانج بولا من سبري داري نبخوا وايد فرميس كيات نخوا وارد قوتي ولا من هالقروا يا خمي قال لي هشارم قال لي ندارم نبخوا دلم خان دمنيش لبربرينو كيد قوم قال لي بزارم ورحيلا